اما کو تیم کورسات نیوس نوکه السرخیلا نابرا گنده توبزاوا و تسخراب دو کو دیارجی کو هزم پشمرگی کردستان دست به درسکرنا ساتر نابرا گنده توبزاوا و هر دیسانجی تسخراب و کو دیار کو هزم پشمرگی کردستان پشتی کو اپراسیون آدی دست بکرین دمجمن شش ایواری تا شش سپیده تا دمجمن شش ایواری شیان تمامی کنترل سر و دوره بکنو همی گندن دوره باشی که اخس نرجه کنترل خدا دروستکردنی ئەو ساتر لە درێژە و اتفاقەیە کە لە بینی ئێمە و هاوپەیمانان و حکوومەتی ناوەندی کراوە ئەو ساتری کە دروست دەکری پێشمەرگەل ناوی جێگیر دەبیتن ئەو گوندی تۆبزاوایە ئەو کە خەزنەیە ئەوە تیسخرابی گچکەیە تیسخرابی گەورەیە بیرحەلانە بەتاکو دەگەڕێتەوە خراپ دەلیل و بەحشیقە و منتیقە ئێستا لەژێر کۆنتڕۆلی پێشمەرگەدایە ئەو زێشی بە خوێنی پیرۆزی پێشمەرگەی قارەمان کە خوێنی لێ ڕژایە بە هیچ شێوەک چۆری ناکەین دڵنیاییش دەدەینە هەموو خەرکی کوردستان با خەرک بە ئاسوودە بژی و هەتا ئێمە لێرە مابین کاتی خۆی ئەوان بە شێوازەکی لەسەرخۆوە جێبەجیان نەدەکرد ئێساکەوە لە نیانتوانی بشی پارێزن ئێستاوە لە ژێر کۆنتترۆل و پاراستنی هێزی پێشمەرگەی کوردستاندایە بەڵێ دەکرێت ئێرە دەتوانین بڵێن سنووری مادەی 140 کۆتایی پێاتە. دوێنێ ئەگەر برێن دوێنێ بەیانی حسێب بکەی ئەو منتیقە هەمووی عایدی داعشی بوو داعش تێدا بوو بەڵام بە تەختیتەشی زۆر ڕێک و پێک و مەردانە وەک ئەوەی کە پێشمەرگە بە تیارە دابەزیتن نازل بکرێ قوتەک پێشمەرگە بە هەمە ڕۆی داعشی شەق کرد ئامادەمە کە ژیانی خۆم لە بەزانێم ئێستا من وەکو بریندارێک گەڕامەوە لە بۆ بەرەکانی جەنگ دیسان بریندار بووم گەڕامەوە لە بۆ بەرەکانی جەنگ ئامادەمە بەختی خۆم خینی خۆم دانێم لە بۆ پێناو کوردستانی خۆم بەپێی ئەو پلانەی کە بۆماندا ڕێژرا بوو لە دوو قۆڵەوە هێرش بکرێ بۆەوەی بەعشیقە و نۆ گوندی دەوروبەری تەوەق بکرێ لە قۆڵی یەکەمەوە کە لە ڕۆژهەڵاتی بەعشیقەوە دەستی پێیەکرد قۆڵی دووەمەوە لە ڕۆژئاواوە کاتژمێر شەشی بەیانی هێزەکانمان دەستیان بە جێبەجێکردنی پلانەکە کرد کاتژمێر دوی دوای نیمەڕۆ توانیمان هەردوو میحوەرەکە لە یەک بدەین و بەعشیقە و نۆ گوند دابڕێنین لە شاری مووسڵ کە لە مەفرەقی عەزاوی بە یەکتری گەیشتین ئەوەی جێی ڕاستیە مەفرەقی عەزاوی لە دەواازەی شاری مووسڵەوە 6 کیلۆمەتر هەوایی دوورە بۆیە ئەمە سەرکەوتنیەکی زۆر گەورە بوو. Hello.